حکوومەتی داهاتوو بتوانێت بایەخ بە هەموو بوارەکان بدات بە تایبەتی بواری گەنجان کە ئێستا زۆربەی گەنجان بەدەست بێکاری و بێ پارەی دەناڵێنن و هەندێک گەنجمان هەیە کەوا بۆ خۆیان ئیش دابینەکەن بەڵام لە هەندێک ڕۆ حکوومەت ڕێگریان لێکە. هیوادارم حکوومەت زیاتر ئێتیمان بە گەنجەکان بدات، ئیشان بۆ دابین بکات و بتوانێت سورفەی زەواجیان بۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانن ژن بێنن، شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین بکات. هیوادارم کەوا حکوومەت ئیتر زیاتر پشتگیری خەڵک بکات و پشتگیری گەنجەکانمان بکات و پشتگیری وەزارەتی ڕۆژەبیری پشتگیری هونەرمەندان بکات. تەرخانکردنا هەلەی کار بۆ گەنجان زیاتر کەسێشا و جێشیا و دانگنێ هەر کەسێکی پێدوی ئاستێکی بەرز هەبیت ژێدبەرز بۆ دابین بکرێت بۆ وڵاتی me da زیاتر پێشکەویتن. وەکو گەنجێک پێم باشە حکوومەت هەرچی زووە تشکیل بکرێت، چونکە خەڵکێکی زۆر لە چاوەڕوانی حکوومەتەیە و بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیش هەر چەندی زووە تشکیل بکرێت باشترە و داواکارم وەکو گەنجێک لە حکوومەت پەرە بدات بە بواری تەندروستی و پەروەردە، چونکە لەم هەرێمانە و سەرتا ببوونی دەوڵەت بوون ئەبێت ئەم دوو بوارە بە باشی بەرەو پێش بچن.